دۆخی چەق بەستووی هەرێم دەشکێت هەوڵێک بۆ یەک ڕیزی دەست پێ دەکات و ستاندەریش هۆشداری دەدات لە دوای هەڵبژاردن و یەخستنی نێوماڵی شیعە و سوننا لایەنە کوردستانیەکانیش دەستیان بە هەوڵەکانی خۆیان کرد لەم بارەیەوە هەر یەک لا یەکگرتووی ئیسلامی و پارتی دیموکراتی کوردستان بەجیا لیژنەیان بۆ سەردانیکردنی لایەنەکان دروست کردووە بە جۆرێک یەکگرتوو لە سلێمانی و پارتیش لە هەولێر میدیای فەرمی پارتی دیموکراتی کوردستان لەم بارەیەوە ڕایگەیاندووە کەوا لیژنەکە بۆ یەخستنی هەڵوێستی هێز و لایەنە سیاسیەکانی براوەی هەڵبژاردنە و پێک دێت لە هۆشیار زێباری و دکتۆر پشتیوان سادق و عەلی حوسێن ئاماژەی بەوەش کردووە کە لیژنەکە بۆ دروستکردنی کۆدەنگیەکی پێکەوەییە لەسەر ڕوودا و پێشهاتەکان و پرۆسەی سیاسی عێراق و لە یەکەم سەردانیدا چوونە لای یەکگرتووی ئیسلامی ناوەندی شیکاریستاندەر لەم بارەیەوە دەڵێت بۆ ئەوەی ئەو دەست پێشخەریە و یەکگرتنی کورد بتە و درێژخایەن بێت پێویستە ئەو مادانەی خوارەوە ڕەچاو بکرێت یەکەم لە دەست پێشخەری لەم شێوەیە پێویستە خاترگرتنی تێدا نەبێت نەکەوێتە ژێر کاریگەری ئاراستەی هیچ لایەنێکی دەسەڵاتدار کە سەرکەوتوو نەبووە بەڵکو بنەمای بەرژەوەندیە باڵا نیشتیمانیەکان ئەمنی قەومی کوردستان ڕەچاو بکرێت ئەرک بخاتە سەر هەموو لایەنەکان دووەم پشتبەست بە خاڵی یەکەم تا پرۆژەکە تەواو و هەمەلایەن بێت پێویستە هەر بەغدا نەگرێتەوە لە کوردستانەوە دەست پێ بکات بەرەو کەرکووک ئینجا بەغدا لە پەیوەندیدار بە مادەی 140 و ناوچە دابڕاوەکان لە پێش هەر یەکگرتنێک پێویستە ئەو یەکگرتنە لە کەرکووک دەست پێ بکات بەڕای ئێمە یەکگرتنی کورد لە کەرکووک و دروستکردنی حکوومەتی کەرکووک لە پێش دروستکردنی حکوومەتی هەولێر و بەغدایە